مەلا حەسەنی کوڕی هیدایەتوڵڵا ناسراو بە مەلا ئەبوبەکری موسەنیف چۆڕی. لە هەندێک سەرچاوەدا بە محەممەد و هەندێک سەرچاوی تر بە حەسەن ناوی هێنراوە و نازناوەکەشی مەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕیە یان مەلا ئەبوبەکری پیرحدری شاهۆیی. لە کتێبی هیدایەتولعاریفیندا هاتووە کە ساڵی 909 کۆچی کە بەرامبەر 1503 زاینیە لەدایک بووە. لە هەندێک سەرچاوە دەڵێن لە ناوچەی کۆماس لە گوندی پێرخدران لەدایک بووە. مەلا ئەبوبەکری موسەنیف لە گوندی چۆڕ لە شاری مەریوان لە ساڵی 1605 زاینی کۆچی دوایی کردووە و لە شاخی قەلەبەرد کە 24 کیلۆمەتر لە مەریوانەوە دوورە نێژراوە. زانای گەورە و ناوداری کورد مەلا ئەبوبەکری موسەنیف کە ناوە ئەسلەکەی سەید حەسەنە، دوو کونیەی هەبووە، ئەبوبەکریشیان پێوتووە و ئەبوو یوسفیشیان پێوتووە. یەکێکە لە زانا گەورەکانی سەدەی دەهەم و یازدەهەمی کۆچی. بەپێی ئەو ژیان نامانەی لە بەردەستایە لە 909 کۆچیە لەدایک بووە، لە 1014 کۆچیا وەفاتی کردووە، یعنی تقریبا 105 ساڵ ژیاوە. ئەم زانە گەورەیە، ئەم زانە بەناوبانگە لە ناوچەی کەڵاتەرزان لەدایک بووە کە ئێستا کەوێتە مەریوان و لە بنەماڵەیەکی ئاینی بووە، بنەماڵەیەکی سەید و خوێندەوار. سەرەتاکانی خوێندنی لای باوکی کە ناوی سەید هیدایەتوڵڵا بووە، هەروە لای باپیری کە ناوی مەولانا جان بووە، سەرەتاکانی لای ئەوان خوێندووە. پاشان چۆتە خزمەتی شێخ موعینەددینی کاکۆ زەکەریایی کە ئەویش زانایەکی گەورە و عارفێکی ناوداری سەردەمی خۆی بووە. پاشان بە پێی نەریتی ئەو کاتە پێویست بۆ ئەو کەسی بە دوای خوێندنە ئەگەڕێ مەرکەزە عیلمیەکانی ئەو سەردەمە ببینێ. یەکەمین شوێن کە ڕووی تێ کردووە مۆلانا ئەبوبەکری چۆڕی قەڵاچوالان بووە. قەڵاچوالان لەو سەردەما پایتەختی بابانیەکان بووە، زانکۆیەکی گەورەی تیا بووە کە دواهەمین زانا و پێشەوای ئەو زانکۆیە شێخ معروفی نۆدێ بووە کە شێخ معروفی نۆدێ دوایەوەی کە شاری سلێمانی دەکرێت بە پایتەخت، زانکۆکە ئەگوێزرێتەوە بۆ ناو شاری سلێمانی. بەڵام پێش ئەوە دیارە مرکزێکی گەورە بووە لە ڕووی زانستیەوە، خەڵک زۆر ڕووی تێ کردووە. ماوەیەک لە قەڵاچوالانە بێ، پاشان ڕووەکاتە بەغدا. لەوێ بە خزمەتی عارفێکی گەورە بە ناوی شێخ قاسمی بەغدادی دەگا کە یەکێکە لە گەورە زاناکان و عارفانی سەدەی دە. پاشان ڕووەکاتەوە کوردستان جارێکی تر، اینجا چێتە موکریان. مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف وەک لە ناوەکەی دیارە بە ناوی موسەنیف مەشهوورە. موسەنیف یعنی ئەبێ کتێبی زۆر دانابن. دەماودەم لە مامۆستایانە پرسن بیسراوە کە دەوری 100 کتێبی هەبووە، بەڵام لەو کتێبانە بە لێکۆڵینەوەیەکی زۆر توانی ومانە دەوری دەیان وەدۆزین، باقیەکەی دیاردین. هەڵبەت مامۆستا محەممەد عەلی قەرەداغی خوا موافەقیکە بە لێکۆڵینەوە مستەنەدێکی دۆزیوەتەوە کە تایە باسیەوە کراوە کە ماڵی مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف سوتاوە، قەباڵەی هەندێک مڵکی هەبوون فەوتاون، بۆ ئەوەی کە حەقی وەرەسەکەی نەفەوتێ هاتوون قەباڵەکان تازە کردوێتەوە. مستەنەدەکە لە دارولوەتەنیەی مەخطوطات لە بەغدا هەیە و نوسخەیشی دابوو بە من. لەوە وا دەرەکەوێت کە بەشی زۆری نووسراوەکانی یەکێ لە هۆکاری تیاچوونەکە دیار نەبوونیان ئەوەیە کە لەو ماڵەیە سوتاون. تەنانەت لەو 100 کتێبەکە بەدەم مامۆستایانە مەشهوورە هیچ نەبێ دەردەڵێ مزگەوت دەگەڕ ڕووخارە بێ میحرابەکەی دیار بێ، دەیان دیارن.
ئیجازەنامەی مامۆستا دیار نییە کە لاکێ ئیجازەی وەرگرتووە. فەقەی زۆری هەبووە دیار نییە، ئیجازەی یەکێکیان دیار نییە کە ئیجازەی بەکێ داوە. ئەمە ئەسەفێکی زۆرە. بەداخەوە لەو کتێبانش کە دەرکەوتون هیچیان نوسخەی موئەلیف نین، نوسخەی مامۆستا خۆی نین کە بەدەستی خۆی نووسی بێتەوە، یان نوسخەی قوتابیەکیش نین کە لە بەردەستی مامۆستای خوێندومە. مەخطوطەیەک دەستخەتێک زۆر جێی نرخاندنەکە یان موئەلیف خۆی نووسی بێتی، یا لە بەردەستی موئەلیفا نووسرا بێتەوە، یا لای خوێندرا بێت و لە پشتەکەی نووسرا کە ئێمە لە خزمەت موئەلیفە ئەم کتێبان خوێند. مەلا ئەبوبەکر کوڕی مەلا هیدایەتوڵڵای بیدایەی کوڕی یوسف جانی کوڕی یاقوب جانی کوڕی هیدایەتوڵڵای کوڕی بایەزیدە کە ئەویش کوڕی شێخ محەممەد زاهیدە کە ناسراوە بە پیرخدری شاهۆ. هەر لە سەرەتای ژیانێەوە لە ناو خێزانێکی خوێندەوار و دیندار گەورە بووە. لە ناو خێزانی ناوبراودا هەوڵی فێرکردن و بڵاوکردنەوەی زانستە ئیسلامیەکان باو بووە. هەر لەنەوەی ئەمانیش لە هەموو پارچەکانی کوردستان زانای بەناوبانگ هەڵکەوتووە، وەکو مەلا حەسەنی چۆڕی و شێخ عوسمان عەبدولعەزیز هەڵەبجەیی و شێخ محەممەدی خاڵ و هەتا دوایی. مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف ئەم پیاوە کەسایەتیەک بووە کە ئەو کەسانەی دەربارەی ژیانی مامۆستا مەلا ئەبوبەکر نووسیویانە هەمویان بە کۆدەنگی ئەڵێن کانە محققا وكان وليا من أولياء الله. چونکە ئەو پیاوە وێڕای ئەوەی کە کەسایەتیەکی زانستی بووە، لە هەمان کاتا کەسایەتیەکی عرفانیش بووە، لە هەمان کاتا کەسایەتیەکی زۆر زاهید و وارع و متقی بووە. من سەردانی چۆڕم کرد، ئێستاش کە ڕووی بۆ چۆڕ لەگەڵ خەڵکی چۆڕی دێکەی مامۆستایە قسەکەی خەڵکی چۆڕ هەروە باسیەکەن کە ئێستاش لە کۆڕی مەوعیزە و نسیحەتایە و ئێستاش لە مزگەوتەکەی دەرز دەڵێتەوە و ئێستاش لە خەڵوەتخانەکەی وەکو خۆیان دەڵێن کە لە خەڵوەتخانەکەی لە سەرووی چای قەلەبەردە ئێستاش لەوێ خەریکی ڕیاضەت و خواپەرستیە. ئەوەنە خۆشیان ویستووە، هێشتاش لە دڵیانە هەر بە زیندوی ماوەتەوە. سەبارەت بە ژیانی مامۆستا لە ساڵی قسە زۆرە لەسەرەوەی کە لە ساڵێکە لەدایک بووە. کۆدەنگی هەیە، میمچە کۆدەنگیەکەیە لەسەر لەوەی کە لە 1909 هیجریدا لەدایک بووە و لە یەکێک لە دێکانی ناوچەی کۆماسی، دواتریەتە مەریوان و لەوێ لە مزگەوتی سووری مەریوانە کە کاتی خۆی ئەو مزگەوتە میر حەمزەی بابان دروستی کردووە و دواتر هەڵۆخانی گەورە میری میرنشینی ئەردەڵان نۆژەنی کردوێتەوە. مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف 18 ساڵی بێبڕانەوە لەم مزگەوتەیە تەدریسی کردووە، وێڕای ئەرکەکانی تری ئیمامەت و خەتابەت و چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان. مامۆستا مەلا ئەبوبەکر وەکو هەموو زانایانی تر پێشەکی بە لە سەردەمی خوێندنا گەڕاوە بە ناوچەکانی دەوروبەری وڵاتە، چووە بۆ تاران، هاتووە بۆ سلێمانی، لە قەڵاچوالان ئەو سەردەمە کە قەڵاچوالان مرکزێکی زانستی زۆر درەوشاوە بووە لە قەڵاچوالان ماوەتەوە، دواتر چووە بۆ میسر، قسە هەیە کە چووبێت بۆ حیجاز و لە دواییە ئیجازەی زانستی وەرگرتەوە گەڕاوەتەوە بۆ مەریوان. ساڵی 1937 الله ئەعلەم دەستی کردووە بە تەدریس لە مەریوانە و ئەو دەست پێکردنەی کە دەستی پێکردووە ئیتر نەپساوەتەوە هەتا وەکو کۆتایی تەمەنی. دیارە ئێمەی ساداتی پیرخدری لە کاتی خۆیدا لەبەر ئەوەی مەزاری
یاخود قبری باپیرە گەورەمان کە ناسراوە بە سەید محەممەد زاهید و ناسراوە بە پیرخدناوی سەید محەممەد زاهید و ناسراوە بە پیرخدری شاهۆ لە 70 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی مەریوانە لە گوندی پیرخدران. دیارە لە ساڵانی حکوومەتە یەکدوایەکانی عێراق ئێمە نەماتوانیەوە زۆر بە زەقی و بەڕوونی خۆمان ئاشکرا بکەین چۆن حکوومەتی عێراقەوە بوو کوردە فەیلەکانی هەموو ناردەوە بۆ ئێران و ماڵ و سەروەتیانی هەمووی داگیر کرد و ئەوانەی ڕەوانی ئێران کرد. ئێمە لەو کاتەدا نەمان دەتوانی بڵێن ئێمە لەنەوەی سەید محەممەد زاهیدین، ئەگەر واشمان و تۆ زۆر بەهێنی وار لە ناو خۆماندا. ئامانجی سەرەکیمان لە کۆکردنەوەی نەوەکانی ساداتی پیرخدری بۆ ئەوە بووە کە بتوانین پەیوەندێکی تونند و تۆڵ لە نێو هەموو ساداتی پیرخدریدا دروست بکەین و بتوانین بە شێوەیەکی سەردەمیانە ڕۆشنبیریانە و بە شێوەیەکی میانڕەوانە بتوانین هاوکار بین بۆ بەڕێوەچوونی هەم ژیانی خۆمان لە ناو یەکتریدا و هەم بەرامبەری خەڵکانی تر بتوانین بە شێوەیەکی گونجا و شیاو لەگەڵ خەڵکا بژین، بتوانین سەرپەرشتێکی بنەماڵەکانی خۆمان بکەین، لەو ڕێەوە بتوانین هەندێک کار و کاری چاکە ئێمەش بۆ نەوەکانی ساداتی پیرخدری ئەنجام بدەین. کوڕەکانی مامۆستای ناوبراو بریتی بوون لەمانە، مەلا عەبدولکەریمی شاهۆیی و مەلا یوسف جان و مەلا مەحموود جان و مەلا محەممەد و مەلا حوسێن و مەلا عەبدولغەفار بوون. زانای ناوبراو لەسەر ڕێبازی ئەهلی سوننە و جەماعە و مەزهەبی شافعی ڕۆیشتووە. لە سەرەتای ژیانێوە بەوە ناسراوە هەوڵی چاکە و چاکەخوازی داوە، لە باوکیەوە فێری زانست بووە، واتا بە میرات زانستی بۆ ماوەتەوە و لای باوکی و باپیریشی خوێندوێتی. مەلا ئەبوبەکری موسەنیف چەند ناوچەیە گەڕاوە وەک قەڵاچوالان و بەغدا و موکریان و دیاربەکر و هێزان لە تورکیا کە زانای ناودار ئەبی مەسعودی ئامێدی لەوێ بووە، دواتر کۆچی کردووە بۆ شام، پاشان ڕۆشتووە بۆ میسڵ، هەروەها لە زانایانی ئەزهەر سوودی وەرگرتووە، پاشان گەڕاوەتەوە بۆ حیجاز و حەجی کردووە و لە شاری مەدینەی پیرۆز بۆ ماوەیە گیرساوەتەوە. بە پێی ئەو ژیان نامانەی کە لەسەر مەولانا ئەبوبەکری موسەنیف نووسراوە هەموو کوردستان گەڕاوان زانایە بۆ خوێندن و خوێندەواری تا چوەتە ئامەد یعنی دیاربەکر و شاری هیزان ئەمانە کەونە ئێستا کوردستانی باکوورە. فعلا لەو سەردەما زانایەکی گەورەی کورد بە ناوی ئەبوو سعود کە مفەسیرێکی گەورەی قورئانە و پلەی موفتیە بۆ لە دەوڵەتی عوسمانیە، لای ئەو زانستێکی زۆر وەردەگرێ، یعنی کەسێک کە توانی بێتی بگاتەوە مستەوایی قازی ئەبوو سعود و مفتی ئەبوو سعود دەرسی پێ بڵێ دیارە ئیسفادەیەکی زۆری کردووە، بەهرەیەکی زۆری بردووە لە خزمەتیان. هەر بەوە ناوەستێ مەولانە ئەبوبەکری موسەنیف دوای ئەوەی کە سەردەمێکی باش لە خزمەتی ئەبوو سعودا ئەبێ تەشریفە با بۆ دیمەشق، لەوێ زانستەکانی عیلمی حەدیث و ڕیوایە دەخوێنێ بە جوانی و لە فوقەهای مەزهبە جیاوازەکان بە تایبەتی مەزهبی حەنەفی و مەزهبی شافعی بەهرەمەند دەبێ. دوای دیمەشق ڕووەکاتە میسر، لە میسر لەوێ کە یعنی تا ئێستاشی بەسەرەوە بێ گەورە زاناکانی سەردەم بە تایبەتی لە فیقی شافعیە لە میسرا دەبن، لای ئەوانیش بەهرەمەند دەبێ. پاشان دەچێتە مەککە و مەدینە، لە مەککە و مەدینە تەکمیلی معلوماتی خۆیەکە، یعنی معلوماتی خۆی بە تەواوی تێر و پڕەکە و لە ساڵی 1937 ئیجازەی عیلمی وەردەگرێ. ئیجازەی عیلمی ئەو سەردەمە کە زۆر جیاواز بووە، یعنی لە هەموو عیلمەکانە ئیجازەی ڕیوایەت و تەدریس و سەنەد و ئەمانە هەمووی بەیەکەوە وەردەگرێ و ئەگەڕێتەوە بۆ زێدی خۆی. لە زێدی خۆی کە ئەچێتە مەریوان، بەڕاستی لەو کاتە مەریوان دارولعیلمە بێ، لە قەڵای مەریوانە مەدرسەیەکی گەورە هەر 118 ساڵ لە پێش مەولانە ئەبوبەکری موسەنیفەوە مەدرسەیەکی گەورە هەبووە هی سەید کابلی بەرزنجی کە یەکێ لە میرەکانی بابان بۆی دروست کردووە. ئەمیش لەسەر داواکاری دەسەڵاتداری ئەو وەختە ئەچێت بۆ زیندووکردنەوەی ئەو زانکۆ ئەو مەدرسەیە کە لە قەڵای مەریوانە بووە. 18 ساڵ لەوێ تەدریسەکە.
لە هەموو لایەکەوە خەڵک ڕووی تێەکە لە هەموو گۆشە و کەنارێکی ناوچەکەەوە تەنات لەوە شوێنە دوورەکانی شەو دێنە خزمەتی 18 ساڵ لەوێ مەشغوڵی تەدریس و پێگەیاندنی خەڵکە بێ تا دواتر ئەگەڕێتەوە بۆ گوندی چۆڕ. گوندی چۆڕ ئێستاش مرکزێکی علمیە، یعنی ئەو کاتە لە سەردەمی مەلا ئەبوبەکری موسەنیفەوە کە دەستیان پێکردووە کوڕ و نەوە و کەسوکاری مەولانە ئەبوبەکری موسەنیف پارێزەری ئەم نەریتە بوون کە دێکەیان مەدرسەی تیا بێ، عالمی گەورەی تیا دروست ببێ. ئاخرین شێخ الئیسلامی منطقەی مەریوان لەو بنەماڵەیە دەبێت، چونکە ئەم پلەی شێخ الئیسلامیان بە شێوەیەکی ئیرسی وەرگرتووە. یەکێ لە کتێبەکانی ناوی وضوح وضوح کتێبێکی فقه لە مەذهبی شافعیە، وەختی خۆی فەقێ خوێندویانە لە بری توحفەی ئیبن حەجەر لە فقه. کاتێک کە توحفە دەرچووە بە چاپ ئیتر فەقێ نەیانتوانیوە ئەم حەوهەش بەرگە کتێبە بەدەست خەت بنووسنەوە، ئیتر وازیان لەو هێناوە و لە مەکتەبە ماوەتەوە. من مامۆستایەکەمە بوو بە ڕەحمەت بێخوا مامۆستا سەی عارفی خورماڵی چەند جار کە دەرسی فقهی پێ گوتین ئەی فەرموو ئەسەفی بوو لەسەرەوەی کە محەڕەر چاپ نەکرا لە جێی توحفە، چونکە ئەو لە توحفە خۆشتر و بەتامترە بۆ فەقێشتی حساستری تیا بەنیسبەت میلەتی کوردەوە ئەسەفی هەبوو. یەکەم بەرهەمی مامۆستاکە من ئێستا باسیەکەم ئەو کتێبەیە. ئەو کتێبە وەختی خۆی ئیمامی ڕافعی مەتنەکەی داناوە پێڵەن محەڕەر، مەتنەکەی محەڕەرە. مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف هاتووە ڕاوەی کردووە، شەرحی لێ کردووە. شەرحەکەی مامۆستا تقریبا ئەوەندەی سەرچاوە و مەسادیر تایە زۆر زۆر، بەڵام ئەو حتا سەرچاوەکانیش کە ئەو باسییانەکە ئێستا دەست ناکەون، بەشێکیان دەست ناکەون، بەس ناوەکەیان ماوە لە کتێبە. ئەو کتێبە چوار بەشەکەی فقه کە پێڵن عیبادات و معاملات و جنایات و نکاح و تەلاق، یعنی هەر چواری تایە. کتێبێکی بەڕاستی بە قیمەتە. من وەختی خۆی کە مامۆستا ئەوەی فەرموو کاتێک کە لە بەغڵا لە کولەی ئیمام عەزەم داوان لێ کردین شتێک بنووسین، یەکێ لەوانە تەحقیقی کتێبێکی مەخصوص من هات بە خەیاڵما کە ئەم کتێبە بدۆزینەوە و بە هەمومان ساخی کەینەوە و چاپی کەین هەمووی. من بەشی یەکەمیم دۆزیەوانێ و چەند نوسخەیەکم لێ پیا کرد و تەحقیقم کرد وەک ڕیسالەی ماجستێر. دوایش کە خوا تەوفیقی داین بۆ دکتۆرا بەشێکی تریم لێ تەحقیق کرد وەکو ئوتڕۆحە، و دەوری 15 مەخطوطەیشم لە وضوح پیا کرد لە بەغدا و لە لێرە و لە قوم و لە منطقەی خانە لە ئێران 15 مەخطوطەم پیا کردە لە وضوح و لەسەر هەمویان ساخم کردوێتەوە تا ئەندازەیەکی زۆر خزمەتم کردەوە. ئینشەڵڵا ڕۆژێک ڕووناکی ببێنێ و بە تەواوی چاپ بکرێ و بڵاو بێتەوە بە کوردستانە. ئەمە کتێبی یەکەمە کە پێڵێن وضوح. دووهەمیان کتێبێکە بە ناوی سراج الطريق. سراج الطريقی هەیە لەگەڵ ئەم کتێبیان ئەم سراج الطريقە. ئەوش کتێبێکە مامۆستا دایناوە. مامۆستا تقریبا زەوقێکی ئەدەبی هەبووە، حتا کە کتێبی فقهیش دانێ بە زەوقێکی ئەدەبیەوە دانێ، شعری تایە، بەسەرهاتی تایە، واکە کە ئەو کەسەی خوێنێتەوە زۆری لەزەر لێ بکا و پێی خۆش بێ. ئەم سراج الطريقە کتێبێکە ئەوش بەسەرهات و تقریبا وە لە شێوەی گولستانی سعدیە دایناوە، ئەوش پڕە لە بە چەند بابێک دایناوە. کتێبێکی هەیە ئەو کتێبی تریشیان ڕیاض الخلود، ئەوان کتێبێکە لە تەسەوفە. لە کارە ناوەزە و جوانەکانی مامۆستای ناوبراو کردنەوەی خوێندنگەیەکی زانستیە لە گوندی وشتێن کە دەکەوێتە شاری سنە. هەروەها دواتر خۆشی کۆچی کردووە بۆ هەمان گوند. پاشان لە گوندی چۆڕ خوێندنگەیەکی تری کردووەتەوە. بەردەوام بۆ لە خوێندن و بەخشینی زانست و ڕێنمایی موسڵمانانی کردووە. پاشان لە کۆتایی ژیانیدا هاتووە بۆ گوندی سۆڵەی
ناوچەی قەرەداغ لە کوردستانی عێراق پاشماوەیەک دەگەڕێتەوە بۆ گوندی چۆر. طبعا سەرەتا مەولانە ئەبوبەکری موسەنیف لەلایەن دەسەڵاتداری وەختەوە بۆ ئەوەی بتوانێت بە کاروباری تەدریس و تەلیف هەستێ بە شێوەیەکی جوان گوندێکی پێ بۆ وەقفەکەن گوندێکی ئەدەنێ کە سوودی لێ ببینێ بە ناوی گوندی وشکێن. دوایی مەولانە مەلا ئەبوبەکری چۆر ئەم گوندە ئەگۆڕێتەوە بە گوندێکی تر بە ناوی چۆر، یعنی تەماشاکەی هەستی کردووە مەرکەزی چۆر باشترە و مناسبترە بۆ ئەوەی چونکە وەکو بڵێ شوێنی بەیەگەشتنی چەند ڕێگایەک بووە. گوندی وشکێن تقریبەن کلا بووە، ینی دوور بووە لە ڕێگای هاتوچوو، بۆیە ئەچێتە گوندی چۆر. لەوێ ئەمێنێتەوە دەسەکا بە تەلیفات. ئەوەندە تەلیفاتی زۆر بووە لەو سەردەما لە جیهانی ئیسلامیا بە موسەنیف ناوبانگی دەرکردووە، یعنی نووسەر و لێکۆڵەر. بەڵام ئەو کتێبانی کە ئێستا لە بەردەستن هی مەلا ئەبوبەکری موسەنیف یەکیان کتێبی وزوحە کە یەکێکە لە سەرچاوەکانی فقی شافعی، یەکیان کتێبی طەبەقاتی شافعیەیە باسی زاناکان و سەرچاوەکانی مەزهەبی شافعیەکە، کتێبی سیراج الطەریقی هەیە لە تەسەوفە، ڕیاض الخلودی هەیە لەسەر سەبکی گولستان کە ئەوە کتێبێکی هەم ئەدەبیە هەم ئەخلاقی هەم پەروەردەییە، لەگەڵ مەجموعەیە کتێبی تریشکە پێویست بەوە دەکا لێکۆڵەران و توێژەران بگەڕێن بە دوایە. ئەوەی کە جێی سەرنجەیەکێ لە گەورە زاناکانی پێگەیشتووی مەدرسەی مەلا ئەبوبەکری موسەنیف شێخ بابە ڕەسووڵی گەورەی بەرزنجیە. شێخ بابە ڕەسووڵ کە یەکێ بۆ لە زانا و عاریفە گەورەکانی سەدەی 11 زۆربەی عیلمەکانی لە خزمەتی مەلا ئەبوبەکرا خوێندووە بە شێوەیەک کە کوڕەکەشی بۆ بە عالمێکی گەورە کە سەید محەممەدی پێوترێ، سەید محەممەدی کوڕی بابە ڕەسووڵ کە دواتر بۆ بە موفتی مەدینە، مفتی مەدینەی مونەوەرە و مفتی حەرەمەین. ئەمە پێمانەگەیەنێ، یعنی ئەمانگەیەنێ بەو ئەنجامەی کە مەولا ئەبوبەکری موسەنیف چ پلە و پایەیەکی علمی هەبووە، نزیکەی ئەتوانین بڵێ لە 26 ساڵیە گەیشتۆ بە پلەیەکی بەرزی زانایی کە بتوانێت ئەهلی ئیجتیهاد بێ لە بینی مەزهەبی شافعی و مەزهەبی حەنەفیە و پلەیەکی بەرزی عیرفانیشی هەبێ، یعنی لەگەڵ علومی شەریعەتە علومی طریقەتیشی بە جوانی وەرگرتووە لەسەر چاوە پاک و بێگردەکانیەوە و بۆ بەو کەسەی کە خەڵکی زانا ئیجازەی لە لاوەر بگرن و عامەی خەڵکیش لە فیوزات و لە بەرەکاتی ئەو بەهرەمەند ببن. اختلافەیە لەبارەی وەفاتی مەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕەوە، بەڵام ئەو ڕایە بەهێزە کە ئەم پیاوە نزیکەی 105 ساڵی قەمەری ژیابێ، یعنی نزیکەی 102 ساڵ ژیابێ، تەمەنێکی بڕخێر و بەرەکەتی هەبووە و ئێستاش زۆربەی زۆری زانەکانی کوردستان بە شێوەی لە شێوەکانشنەوە سەر مەلا ئەبوبەکری موسەنیف، هەندێکیان لە ڕووی نەسەبیشەوە، یعنی ئێمە ئەتوانین ئاماژە بکەین بۆ مەولەوی تاوگۆزی کە لە بنەماڵی موسەنیفی چۆڕیە، بۆ شێخ محەممەدی خاڵ، بۆ بنەماڵی موفتی چاومار، بۆ مەلای گەورەی بیارە، بۆ بنەماڵی مەلاجامی چۆڕی و ئەو بنەماڵە گەورانی کە لە کوردستانە بڵاو بوونەتەوە بە شێوەی لە شێوەکان ئینتیسابی علمی یا ئینتیسابی نەسەبیان هەیە بە مەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕەوە. دیارە ئێمە لە چوارچێوەی بەشی ڕۆشنبیریدا لەم مەڵبەندە زۆر کار و چالاکیمان هەیە، ئەویش وەکو بەستنی ئەنجامدانی کۆڕ لەسەر جەمبوارەکاندا، فێربوونی قورئانی پیرۆز، فێربوونی زمانی ئینگلیزی، زمانی عەرەبی و کردنەوەی خولی درومان بۆ خوشکان و دایکان. دیارە کۆمەڵی لەم کار و چالاکیمان هەیە. یەکێک لەوانە لە ڕاستیدا عەلامە مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف خوالی ڕازی بێت کە ئەوی یەکێکە لە نەوەکانی سەید محەممەد زاهید کە ناسراوە بە پیرخدری شاهۆ
ئەو زانا گەورەیە ئەو علامە گەورەیە کۆمەڵێ دەستنووس و کۆمەڵێ چۆن ئەڵێم مستەمسەکاتی هەبووە کە تا ئێستا کۆ نەکراوە و دەستی لێ نەدراوە ئێمە هەوڵمانداوە هەوڵ ئەدەین بۆ کۆکردنەوەی و هەم بۆ بە چاپگەیاندنی بتوانین لەو ڕێگەیەوە هەم لە ئەرشیفدا بمێنێتەوانێەوە هەم بتوانین بخەینە بەردەستی خەڵکی سوودیان لێ ببینن. کارێکیش کە ئێستا بەدەستمانەوەی پێم وایە ئێمە لیژنەیەکمان دروست کردووە پێم وایە 3 بۆ 4 کۆبوونەوەمان کردووە کە کۆمەڵێ مامۆستای بەڕێز لەو لیژنێدا ئەندامن کە دەمانەوێت کۆنگرەیەک لە شاری سلێمانی ببەستین لەسەر ئاستی جیهان نەکو هەر لەسەر ئاستی کوردستان و سلێمانی بۆ مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف ئەوە ئێستا دەستمان پێکردووەوە خەریکی کۆکردنەوەی بەرهەمەکانین و لیژنەکان بەردەوامن کاری خۆیان دەکەن هیوادارم بە نزیکترین کات بتوانین ئەو کۆنگرێ ئەنجام بدەین و تاکو بتوانین زیاتر خزمەت بە کار و بەرهەمەکانی مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیفی چۆڕی بکەین و خەڵکیش بتوانێت زیاتر سوودیان لێ ببینێت و لەو بەرهەمە بەشدار بێت. کتێبێکی کێ هەیە بە ناوی سراج و تاریخ زمانی فارسیە وەکو ناوەکەی دەرەکەوێت باسی هاتنی ئاینی ئیسلام و ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دایکبوونەوە تا وەفات و باسی فتوحاتی ئیسلامیە ئەمەشتی زۆر بە سوودیتیایە و باسی ئەمارەتە کوردیەکانی تایە تا قەرنی حەوتەمی کۆچی. منظومەیەکی هەیە ڕیسالەیە کە شعرە لە مەدحی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێڵێن ئافتاب زوو شەڕە شعر لەناو میلەتی کووردا باو بووە یەکێک شعرێکی هێنا ئاخرەکەی چی بووە ئەبووە ئەوەی تر شعرێکی بێنایە ئەوەڵەکەی ئەوە بووە جا ئەم چەند قەسیدەیەکە وەکو هەموو حرفەکانی ئەلفوبێ هەموو تایە هەر حرفەی یەک قەسیدەی تایە شعریەکە مەسەلەن بە ئەو حرفە دەست پێەکە ئاخرەکە شعر بۆ دەست پێەکە شعری دووەم هەرواسێ هەروە هەمووی مەدحی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم قەسیدەیەش چاپ کراوە بەڵام شتێک بڵێن ئەو قەسیدەیە وارثی مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف ئەڵێن ئەوە بەڵام وارثی مامۆستا شێخ حەسەنی مەولاناوایی ئیدعایان هەیە کە شێخ حەسەنی مەولاناوایە لە شعرەکانە مەسەلەن باسی حەسەنی تێ هەر ناوی حەسەنی تێ لە تەخەلوسەکە عەیب بووە ذەمبی حەسەن بپوش لەبەرەوە ئەو حەسەنە هەم مامۆستا مەلا ئەبوبەکر ناوی حەسەن بووە ئەوە کونیەتی ئەبوبەکر هەم ئەو مامۆستایش ناوی حەسەن بووە ئەوە لەوەیە بەڵام وارثەکانی مامۆستای موسەنیف بەفەرمون نەخێر کتێبەکە عایلی مامۆستا مەلا ئەبوبەکر. کتێبێکی کەی هەیە بە ناوی تەذکرەة السەلاطین باسی حاکمەکانی منتیقەی هەورامانی تایە دوو نووسەر لیان کتێبەکە خۆی دەست ناکەوێت دوو نووسەر شتیان لێ نەقڵ کردو یەکیان مەلا عەبدوڵڵای شەیدای پێڵێن کتێبێکی داناوە بە ناوی تاریخی جەدیدی ئەورامان بە زمانی فارسی لەوێ ئاڵێ سەرچاوی ئەساسی من ئەو کتێبەی مامۆستا بووە کە ناوی تەذکرەة السەلاطینە. ئەو کتێبیان ڕسالەیەکی چکۆلەی هەیە یەکی کەس لێ نەقڵ کردووە پێڵێن مزەفەر ئاغای سوڵتانی مزەفەری بەهمن سوڵتانی ئەویش کتێبێکی داناوە بەدناقی تاریخی هەورامان تایە باسی کتێبەکەی مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیفەکە ئەڵێ ئینسانی خەیانەتکار و سوودپەرست کتێبەکان فرۆشتە بەوەیەکە لە جاسووسەکانی بریتانیا بە پارەیەکی زۆر. کتێبێکی هەیە بە ناوی ئەسماء الرجال الناقلين عن الشافعي والمنسوبين إليه ئەو عالمانەی کە فقهیان لە شافعیەوە نەقڵکردووە ناوی هەمویانی نووسیوە ئەمە دەستخەتەوە لە مەکتەبەی ظاهری هەیە لە دیمەشق ڕقەمەکەی 61-64 عومەر ڕەزا کەحالە لە مجموع المؤلفین لە چەند شوێنێکە لێوەی نەقڵەکات ئەم کتێبە لە کۆمەڵێکی خەتیە هەر ڕقەمەکەی 61-64 هەفتا لاپەڕەیە. کتێبێکی کەی هەیە بە ناوی ڕسالەیەکی بچووکە لە علمی حیسابە نسخەیەکی لە دارولوەتەنی مەخطوطات هەیە ڕقەمەکەی 22,905 فاریزەیەک عەبدولعەزیز کوڕی محەممەدی بەردەڕەشی بانەیی نووسیەتوە لە 1296 کۆچیە لە سابڵاخ. مامۆستا عەلی قەرەداغی کە شارەزایە لە مەخطوطا نووسراوێکی کەی مامۆستای دۆزیوەتەوانێ لە علومی قورئانە ئەمە کە ناوی الدرر اللامعة في إشكال بعض الآيات الساطعة. ئەمەش کتێبێکی هەیە مامۆستا بە ناوی طبقات الشافعية باسی علەمای مەذهبی شافعیە کاتا قەرنەکەی ئەو زۆر ینی جێگەی ئەسەفە مامۆستا
تاریخی ژیانی هەموو ئەو زانایانەی کە گرنگ بوون لە مەذهەبی شافعی نووسێتی، بەڵام یەک حرفی دەربارەی ژیانی خۆی نەنووسی وەک ئێمە ئیستیفادەی لێ بکەن. دوای گەڕانێکی زۆر من ئەمەندەم دەستکەوتۆ لە کتێبەکانی مامۆستا، وەکو عەرزم کردن ئەو دوانەیان چاپ کراوە، ئەو سیانیان ئەو قەسیدەکە و لەگەڵ ئەو دوو کتێبەی کە وتم ڕیاض الخلود و سراج الطریق و وضوحیش ئێمە بەدەستمانەوە کە چاپی بکەین بە ئیزنی خوا و بڵاو بێتەوانی. سەبارەت بە بەرهەمەکانی مامۆستا کۆمەڵێ بەرهەمی دیاری هەیە. یەکێک لەوانەی کە زۆر دیارە کتێبی الوضوح شەرحی محەڕەری ئیمامی ڕافعیە کە ڕافعی و نەوەوی لە فقهی شافعیە پیانەوترێ شەیخەین، وەکو چۆن بوخاری و موسلیم پیانەوترێ شەیخەین لە فەرمودەیە. مامۆستا مەلا ئەبوبەکر شەرحی محەڕەری پێشەوا ڕافعی کردووە و شتێکە جێڕنەوە کە دوای تەواوبوونی شەرحەکەی، بەڵامەوە هەر جێڕانەوەیە لە ڕاستیە بەڵگەیەکی ئەکادیمی و دۆکومنتی لەسەر نییە کە تەواوی کردووە لە خەویا بە خزمەتی پێغەمبەری خوا گەشت و عەلەیهی سەڵات وەسەلام بردوویەتی و عەرزی کردووە کە ئەم کتێبەم لەسەر شەرحی محەڕەری پێشەوا ڕافعیە داناوە، هێناومە بۆ پەسەندنامە. پێغەمبەری خوا لێی وەرگرتووە خستوێتە ژێڕانی مبارەکی. دواتر شێخی ابن حەجەر هاتووە، ئەویش تحفەة المحتاجی هێناوە کە شەرحی منهاجی شێخی نەوەویە. عەرزی کردووە قوربان منیش ئەم کتێبەم داناوە هێناومە بۆ پەسەندنامە، کتێبەکەی لێ وەرگرتووە و دڕانوویەتی. وەکووە جارنەوە مەلا ئەبوبەکر لە خەوەکەیە گریاوە، عەرزیان کردو بۆ ئەگری، خۆ کتێبەکەی تۆی نەدڕاندوە، پیاخە منیش بۆ ئەوە ئەگریم کتێبەکەی شێخ ابن حەجەر بڵاوە بێتەوە طبع کرێ، بەڵام ئەوەی من بڵاو نابێتەوە و ئەمێنێتەوە چونکە خستێ ژێڕانی مبارەکی خۆجا. من هەموو جارێ مەڵێم ئەو خەونە ئەگەر خودی خەونەکەش با بڵێن لێی بەگومان بین، بەڵام نەتیجەکەی 100% ڕاستەوە. تاوە چەند ساڵە تحفەة المحتاجی ابن حەجەر طبع کراوە و ڕەنگە ماڵی زانایەکی کورد نەبێ لە کوردستانە کە تحفەة المحتاجی نەبێ، بەڵام کتێبەکەی مامۆستا مەلا ئەبوبەکر تا ئێستاش لە مەکتەبەکانە تۆزی لەسەر و نەتەچێنراوە زۆر بەداخەوە کە کتێبێکی زۆر باشە. لەسەر ئەو کتێبە قازی محەممەدی خاڵ بەڕەحمەت بێڵێ کۆدەنگی زانایانی کوردستان لەسەر ئەوەیە کە وضوح لە تحفەة المحتاجی شێخی ابن حەجەر بە سووترە لە ڕووی سەلیسی و ئاسانی و سوچی تێگەیشتنی. لە ڕاستیەوە گرفتێکە لە ژیانی مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیفە کۆمەڵێ پرسیار هەیە تا ئێستا حەل نەبووە. یەکێ لەو پرسیارانە مامۆستا ناوی حەسەنە، بەڵام کەم کەس تا ئێستا بە حەسەن ئەیناسێ، هەمویان بە لەقەبی ئەبوبەکر ئەیناسن. مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف لەگەڵ موسەنیفە، ئەم دوو لەقەبە. یەکەم مامۆستا مەلا ئەبوبەکر کە بەو لەقەبەوە بەو کونیەوە ناونراوە، لە بنەماڵەکەیە نە لە فروعیان نە لە ئوسوولیا ئەبوبەکری تیا نییە. پرسیارەکەوەیە ئەم ئەبوبەکرە لەکوێ هاتووە کە لە بنەماڵەی مامۆستایە ناوی ئەبوبەکر وجودی نییە تا ئێستا ئەوەنەی کە زانرابێ. پرسیاری دووهەم ئەم پیاوە بە موسەنیف ناونراوە، موسەنیف ئەبێ کتێبی زۆری دانابێ کە بەداخەوە لەو کتێبە زۆرانەی کە ئەو لەقەبەی پێوەرگرتووە لەقەبی موسەنیف تا ئێستا تەنها چەند کتێبێک دیارە. یەکێک لەوانە وضوحە کە دیارترینیانە، یەکێک لەوانە طبقاتی شافعیە کە بە عەرەبی نووسیوێتی لەسەر ژیاننامەی گەورە زانایانی مەذهەبی پێشەوا شافعی، و ڕیاض الخلود لەگەڵ سراج الطریق. رياض الخلود سراج الطريق لتصوفها، رياض الخلود
لە مەوعظە و نەسیحەت و پند و ئامۆژگاریایە لە بەهەشت بابدای ناوە وەکو گولستانی شێخی سعدی لە وێنەی ئەو دایڕشتووە و هەندێک کوڕاسەی تریشی هەیە کە بە سەرجەمیانە کاتە 11 بە هەموو ئەوەی کە دای ئەنێین زۆر بەداخەوە ئەوانی تری تا ئێستا پرسیارە لە کوێن کتێبەکانی هیچ دیار نییە ئەوەی کە دڵی خۆمانی پێخۆشەکەین ئەوەیە ئەڵێن شتێک هەیە کە کەم کەس بینیوێتی کاتی خۆی مەکتەبەی مامۆستا سوتاوە و ڕەنگە زوربەی دانراوەکانی لەگەڵ ئەو کارەساتە تیاچوو بن. هەرچەندە باز لەوە دەکرێت کە چەندین دەستنووسی بە هۆکاری جۆرا و جۆر لەناو چوون و نەماون بەڵام ئەو کتێبانەی کە نووسیونی هەروەها ناوبانگیان هەیە و کەوتووەتە بەردەستی زانایان و لێکۆڵەران ئەمانەی خوارەوەن. یەک کتێبی ئەلوضوح کە شەرحی کتێبێکی ئیمام قاسمی ڕافعی قەزوینیە. دوو طبقات الشافعیە کە ناوی زۆرینەی زاناکانی مەزهەبی شافعی تیاباس کراوە و بە شێوەیەکی کورد لە مێژووی ژیان و بەرهەم و مردنیان دواوە کە ساڵی 1936 زاینی لە بەغدا چاپ کراوە و دواتر لە ساڵی 1970 زاینی لە بەیروت جارێکی تر چاپ کراوەتەوە. سێ سیراج الطریق ئەم کتێبە بە زمانی فارسیە لە پەنجاب بەشپێک هاتووە و باسی تەسەوف دەکات. دەستنووسی ئەم کتێبە لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی هەیە. چوار ریاض الخلود ئەمیشیان هەر بە زمانی فارسی نووسراوە کە باسی ئەدەب و چیرۆک دەکات و مەبەستی پێی ئامۆژگاریە لەسەر هەمان ڕێبازی گوڵستانی سعدی شیرازی نووسراوە. دەستنووسی ئەم کتێبە بە هەمان شێوە لە کتێبخانەی ئەوقافی سلێمانی هەیە. 5 سیراج التاریخ کە ئەم کتێبەش بە زمانی فارسیە باز لە ژیانی پێغەمبەری خوا محەممەد صلی الله عليه وسلم دەکات لە سەرەتای ژیانەوە تا لە دنیا دەرچوونی. هەروەها باسێکی فتوحاتی ئیسلامیشی تێدایە سەبارەت بە ناوچە کوردنشینەکان و میرنشینە کوردەکانی سەدەی حوتەمی کۆچی. 6 مەمضومە ئەم کتێبەش بە هەمان شێوە بە زمانی فارسیە و ستایشی پێغەمبەری خوددا محەممەد صلی الله عليه وسلم دەکات. 7 تەذکیرەة السەڵاتین کە باسی دەسەڵاتدارانی ناوچەی هەورامان دەکات بەڵام بەداخەوە ئەم کتێبە هیچ دەستنووسێکی نەماوە و تەنها ناوەکەی دیارە. 8 ئەسماء الرجال الناقلین عن الشافعی ناوی پیاوانی شوێنکەوتوی شافعی و ئەوانەی لەسەر ڕێبازەکەی دەڕۆن. دەستنووسی ئەم کتێبە لە کتێبخانەی ئەسەد لە دیمەشقی پایتەختی سووریا هەیە.